وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. پێویستە چۆن لە برایەتی تێبگەین؟ دەتوانی دەم حاڵەتەی ئێستامان هەڵبسەنجێنیت؟ پێشەوەی بچینە ناو بابەتەکەوە حەز دەکەم ئاماژە بە شتێک بکەم. دەبێت هەموو ئەو کردارە چاکانەی ئەنجامیان دەدەین، تەنانەت هەتا دەشگات بەو کردارانەی کە بە ئیرادی ئەژماریان دەکەین، هەمویان بۆ خوای گەورە بجێڕینەوە و لەمەشدا زۆر هەستیار بین. مرۆڤ پێویستە لەم بابەتەدا سەرەڕای نەفسی قەناعەت بەخۆی بکات، تەنانەت لەو خاڵانەشدا کە بەڕواڵە دوا دەردەکەون وابەستەی جوڵە و کردارەکانی خۆی بن، با حەزەرەوە ڕەفتار بکات و بڵێت نەخێر ئەمانەشی ئەون، نەخەڵە تابیت خۆت بکەیت بە خاوەنیان و خۆی لەوە ڕزگار بکات، بەش بۆ نەفسی خۆی بپچڕێت. کەسی باوەڕدار ناچارە لە هەموو جۆرەکانی شیرک هەڵبێت و دەبێت لەم بابەتەدا بەخیل بێت. خۆی لە خۆیدا خوای گەورەش لە بابەتی هاوڵدانان بۆ خۆیدا زۆر غیورە، کارێک کە بە تەواوەتی بۆ ئەو نەکرابێت لای ئەو هێندەی باڵە مێشولەیەک نرخ و بەهای نییە. هەموو ئەو خەزمەتانەی ئەنجام دەدرێن ئیدی لە چ شوێن و لەژێر چ ناونیشانێکدا بێت بۆ ئەوەی لای خوا نرخێکی هەبێت، پێویستە تێیدا ڕەچاوی ئیخلاس و ڕەزامەندی ئەو بکرێت. دووەم شتیش کە پێویستە لەم ڕووەوە ڕەچاو بکرێت بریتیە لە سیفەتی بەردەوامی و نەپچران. برایەتیەک هەتا ڕادەی توانەوە لە ناو یەکدا یەکێکە لە گرنگترینی ئەو هۆکارانەی کە لە جیهانی دەرەوەدا کاریگەری هەیە. شانازیکردن بە فەزیلەت و بەهرە و توانای یەکترەوە و قبوڵکردنیان وەک ئەوەی هی خۆمان بن، دەبێت بە هۆکاری ئەوەی تاکەکانی نەتەوە بە توندی ئاوێتەی یەک ببن و ڕۆحی هەڵمەد لە ناویاندا دەوروژێنێت و فو دەکات بە پشکۆی توانا و لێهاتنیاندا و دەبێتە هۆکاری دابارینی بەلێزمەی ڕەحمەتی خوایی. خوای گەورە دەستی سەرکەوتن و یارمەتی بۆ دڵ و دەرونی کۆمەڵێک درێژ دەکات کە لە یەکێتی و یەکریزیدا ئاوێتەی یەکتر بوون و وەکو تاکە جەستەیەکیان لێهاتووە و هەمیشە بەرەو شتانی ڕاست و ئەرێنی و جوان ئاراستەیان دەکات. لە ئەنجامدا گریمانی هەڵەکردنی کەسێتی معنەوی دادەبەزێت بۆ کەمترین ئاست. اینجا چونکە نیەتیان خاوێنە لەوانەیە بە هەڵەداچوونەکانیشیان بە چاکە بۆ حیساب بکرێت، بەڵام ئەوانەی لە یەکتر دابڕاون سەرەڕای ئەوەی کە لەسەر هەمان هێڵیشن مەحاڵە ئەم شتانەی باسمان کرد بێنەدی. بەتایبەت ئەگەر لە هێڵەکەشدا لادان و جیاوازی سەرهەڵ بدات، بازنەیەکی داخراوی خراپەکاری وەها دروست دەبێت کە دەرچوون لێی زەحمەتە، چونە ناو بازنەیەکی لەم جۆرە بە وێنەی ئەو کەسەی کە پشتی لە ئامانج کردووە و ڕادەکات، هەر هەنگاوێک کە دەینێت لە ئامانج و مەبەستەکەی دووری دەخاتەوە. ئەمە لە حاڵێکدا ئەوانەی سەردەمانێک ئەم کارە پیرۆزەیان لەسەرشان بوو پێغەمبەری خوا و هاوڵەکانی بوون، کەواتە ئەگەر لە چوارچێوەی دەستوری هۆکار و ئەنجامدا بۆ بابەتەکە بڕوانین، ئەوانەش کە سەر لە نوێ دەست دەدەنە ئەم کارە پێویستە خاوەنی هەمان پێکاتە و شعور بن. لەوانەیە چاولێکردنی ئەوان بە تەواوەتی لە ڕووی چۆنیەتیەوە کردنی نەبێت، بەڵام نابێت ئەوەشمان لەبیر بچێت کە تەنها بە ئەندازەی لەوان چوون دەتوانین ئەو شتانە ئەنجام بدەین کە ئەوان کردویانە. هەمان شت بۆ بابەتی برایەتیش ڕاستە. ئەوان خاوەنی چه جۆرە تێگەیشتنێک بوون لە برایەتی و پاشان ئەم برایەتیە لە سەرکەوتن داگەیاندنی بە چه ئاستێک، هەمان ئەم دەستور و دەرەنجامە بۆ ئێمەش یەکێکە و ناگۆڕێت. بەندە لە منداڵیەوە ژیانی هاوڵان دەخوێنمەوە. لە ماوەیەکی دیاریکراویشەوە دەستم بە باسکردنی ئەوان کرد، بەڵام هەندێک جار لە بەرامبەر دیمەنی برایەتی ئەوانەوە سەرسامی دەیگرتم و لە بەرچاومدا دەدوت یۆتۆپیایەکی وەهایە کە تەنها تایبەتە بە ئەوان و کەسانی تر ناتوانن پێی بگەن. بەڵام کاتێک نمونەی ئەو تابلۆ و دیمەنانم لە هەندێک برادا بینی، قەناعەتی تەواوم کرد بەوەی دەگونجێت ئەو بیر و هەستانە جارێکی دی دووبارە ببنەوە. تەنانەت جاری وا هەبووە کەسێکی دەرەچی کاتێک تەماشای ئەم برایەتی و ئاوێتەبوون و لە یەکتردا توانەوەیەی ئەوانی کردووە بە جۆرێک کاری لێکردوون کە حەیران بوون و هاوڕێ لەگەڵ سەرسامی داوتویانە ئای خوایە گیان لەو برایەتیە.
خۆم چەند جارێک شاید حاڵی ئەمە بووم و هێشتا ئەم دەنگە شیرینە لە یادەوەریمدا بە تازەیی ماوەتەوە. بێگومان ئەم شتانە منیان زۆر دڵخۆش کردووە، سەرەڕای ئەوەی کە قبوڵی بوونی جوامێری و برایەتیەکی لەم جۆرە لە ناو موسڵماناندا دەکەین و مافی خۆی پێدەدەین، و لێ مەحاڵە بتوانین بڵین لە ئاستی پێویستی خۆی دایەتی. ئێمە دەبێت لەم بابەتەشدا لە دەستەی تێرنەخۆران بین، چونکە ئەو برایەتی کە ئەمڕۆ وەکو شتێکی سەروزیاد دەبینرێت لەوانەیە بەشی ئەو تەنگ و چەڵەمانەی سبەینە نەکات کە لە ڕێگەی بەرزبوونەوە و سەرکەوتندا دێنە ڕێمان. ڕزگارکردنی کۆیلا ئەگەر لە چاویلکەی ئەم ڕۆژگارەوە سەیر بکەین، ئەم چەمکە دەتوانێت هەموو ئەو کەسانە لە خۆ بگرێت کە لەلایەن ئایدۆلۆژی و سیستەمە جۆرا و جۆرەکانەوە بەدیل گیراون. ئەو کات باشتر تێدەگەین لەوەی ئازادکردنی کۆیلا چ بربەست و تەپۆلکە و عەقەبەیەکە. ئەو کەسەی براکەی بەسەر خۆیدا پێش دەخات لە کاتێکدا کە خۆشی محتاجە، نمونەیەکی دیکەی عەقەبەیە. پێشخستنی برایانی دی تەنانەت لە فیوزاتی مادی و مەعنەویشدا و خۆڕاهێنان لەسەر ڕۆیشتن لە دوایانەوە بربەست و لەمپەرێکی دیکەیە لە بەردەم مرۆڤدا. تێپەڕاندنی ئەم لەمپەرەش دیسان وابەستەی ئەوەیە تا چەند دەتوانین وەکو سەحابیەکان ڕەفتار بکەین. تابلۆی ڕووناچی ئەو سەحابیەی کە برامیوانەکەی لە ماڵی بوو لە پێناو تێرکردنیدا کەوچکی بەتاڵی دەبرد و دەیهێنا بەناو کاسەی بەتاڵدا و بۆ ئەوەش کە براکەی نەیبینێت مۆمەکەی کوژاندبووەوە، تەنانەت فریشتەکانی ئاسمانیشی تووشی سەرسامی کرد. یان کاتێک یەکێک لە سەرەمەرگدا لێوە وشکەکانی بە حەسرەتی قومێک ئاوەوە بوو، ئاوی بۆ هێنرا و لەو کاتەشدا بریندارێکی دیکە ناڵەی ئاوی لێ هەستا، پاڵی بەدەستی بەخشەرەکەوە ناو بەسەر ئاماژەی کرد بەوەی پێویستە سەرەتا ئاوەکە بە برایەکەی بدرێت، یان ئەو سەحابیەی کە بوو بە هۆکاری دابەزینی ئایەتی ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. بەخێوکردنی هەتیویش عەقەبەیە. ئەگەر ئەم وشەیە لایەنە مەجازیەکەیشی لێک بدەینەوە، چوارچێوەکە زۆر فراوانتر دەبێت. چەندەها هەتی و بێکەس هەن کە لە کللتوری ئیسلامی مەحروم و بێبەشن، گەڕان بە دوای ڕێگاکانی دەستگرتن و گەیاندنیان بە لووتکەی کەماڵات و خۆراک پێدان و پۆشتەکردنیان لەم پێناوەدا بە بربەست و عەقەبەیەکی دیکە دادەنرێت. لێرەدا باسی ئەو لەمپەڕ و عەقەبانەمان کرد کە لە داهاتوودا ئەگەری هەیە بێتە پێشمان و بەهۆیەوە ویستمان بەم خاڵە بگەین. ئەمڕۆ برایەتیەکمان هەیە کەوا دەزانین پێداویستیەکانمان دابین دەکات، بەڵام لە پێناو باوەشکردنی فراوان بە داهاتوودا و هەنگاونانی سەلامەت لە داهاتوودا پێویستمان بە شعورێکی بەندایەتی وەها هەیە کە هەمیشە لە زیادبووندا بێت، کەوایە دەبێت لەم بابەتەشدا هیممەتمان بەرز بێت و هەمیشە زیاتر نییە بڵین.